قسەکەین لەسەر ڕۆڵ و کاریگەری سۆشیال میدیای خود میدیای نوێ ئەمڕۆ ڕۆڵ و کاریگەریکی گەورەی هەیە بەڵام با بزانین کۆمەڵگەی ئێمە ئەم کاریگەریە بە بڵین چۆن کەڵکی لەم کاریگەری سۆشیال میدیا بینیوە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕەزوان سەڵمی کە بەڕێزیان خوێندکاری دکتۆران لە بواری میدیای نوێ کاک ڕەزوان سڵاو لێبێ بەیانیت باش بەخێراتی بەخێر بێ سەرچاو تۆمان و دیاریە چەندەم بەرنامەتەمە پێشکەشیەکەی سپاس دەکەم ئەمڕۆ ئەڵێ یان هەر ئەمڕۆ ئەمڕۆ پێشتر وازان بەرنامەی دیکەتە بوو بەڵێ هەر نەیانێش پشوو بەم ڕاستە خواتمە بەرنامە سپاس دەکەم لەگەڵ ئێوەیە توێژینەوەیکە دەبوو لەسەر کاریگەری میدیای نوێ لەسەر ڕەفتاری سیاسی لە هەرێمی کوردستان با بزانین سۆشیال میدیا یاخود میدیای نوێ چ کاریگەریکی کردوتە سەر ڕەفتاری سیاسی ئایا ئەشێ سۆشیال میدیا بۆ ڕادێ کاریگەر بوو بێ کە ڕەفتاری سیاسیمانی گۆڕی بێ بەڵێ پێش بەرنامەکەش لە فاسیلێکە قسەمان لەسەر کاریگەری کرد ئێستا لە مەرحەلەیە کاینێمە کاکە ڕانکۆ مەرحەلەی ئەوە نەماوە بڵین سۆشیال میدیا چییە و چی نییە و کاریگەری هەیە و ئەوە تێپەڕی تقریبان بۆمان دەرکەوت سۆشیال میدیا چییە بۆمان دەرکە و کاریگەریەکەی چییە ئۆکەی ڕەنگە توێژینەوەیەکی دیاریکراو نەبێ بە تەواوی پێت بڵێ ئەمە سۆشیال میدیایە و ئەمەش کاریگەریەکانیەتی جامع و مانع بێ بەڵام بە شێوەیەکی گشتی وێنە گشتیەکەمان لێ دیارە ئێمە توێژینەوەکەمان مستەلە تقریبان توێژینەوەیەکە دەرەنجامی تێزی دکتۆراکەیە کە فعلەن تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی فەیسبوک ڕەفتاری سیاسی و کۆمەڵایەتی و تەنشیئەی سیاسی و سەقافی تاکەکانی گۆڕیوە بە شێوەیەک ینی هەرچەنە بەرنمەکەی تۆ بەرنامەی سیاسی نییە چکە بەیانیانە بەڵام بەمە باز لە توێژینەوەی باز لە توێژینەوەی زانستی و ئەکادیمی بێ باسی بکەین ڕەفتاری سیاسی لە ڕیشەوە گۆڕیوە ئێمە مقابلەی هەندێک کەسمان کردووە بۆ توێژینەوە کە چاوپێکوتمان لەگەڵا کردوون ڕاپرسێکی زۆرمان وەرگرتووە ئەوە دەرکەوتووە کە ئێستا ڕەفتارێکی سیاسی ئۆنلاین هەیە کە ڕەفتارە سیاسیە فیزیکیەکە کاریگەرترە ئۆکەی من دەسەڵات بۆ ڕەنگە بێ لە ڕووی فیزیکیەوە خۆپیشاندەر کپ بکات لە هەر شوێنێک لە هەرێمی کوردستان یاخود لە دەرەوە بێت ئەم بەس باز لە هەرێمی کوردستانەکەین بەڵام بە شێوەیەکی ئۆنلاین ڕەفتاری سیاسی کاریگەری خۆی هێشتا هەر هەیە چونکە ڕەفتاری سیاسی بەشێکی سەرەکی بریتە لە بەشداری سیاسی بەشداری سیاسی بەشێکی سەرەکی بریتە لە چالاکی لەسەر شەقام و دەنگی ناڕازی و گزارشکردن لە ڕای ئازاد هەرچەندە ڕەخنە دەگیرێت لەوە کە ئەمەی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە گوزەرەکە ڕایەکی ئازادی تەواو نییە جۆرێکە لە تێکچوونی ڕای ئازاد جۆرێکە لە فەوزا بەڵام دوجا کاریگەری خۆی داناوە کە تاک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کاریگەریکی داناوە لەسەر دەسەڵاتی ملکەچ کردووە بۆ پەشیمانبوون لە هەندێک بڕیار باشە کاک ڕەزوان بەپێی ئەو گەڕانی ئێوە کردوتانە بۆ توێژینەوەکەتان سەر و کارتان لەگەڵم بوارە هەیە پێتان وایە بڕیاری سیاسی زۆر قورس هەبوو بێ بۆی سۆشیال میدیاوە یان لە ترسی سۆشیال میدیا بڕیارەکە نەیرابێ یان بڕیارەکە درابێ ئێستا حەزەکەی بڵێم بەڵێ یان نەخێر من وەڵامی زانستیمە باشە جوانە ئەوەم بەدڵە بەڵێ فعلەن هەبووە هەرچەنە ڕای جیاواز هەبوو لە دەرەنجامی چاوپێکەوتنەکان کە من وتەبێژی تەواوی حیزبەکانم وەرگرتووە ئەگەر وتەبێژەکەش قسەی نەکردوێت کارکتەرێکی دیاریان قسەی کردووە بۆم و کۆمەڵە شارەزای بوارەکەم وەرگرتووە بەدەر لەو ڕاپرسیەشکە کردومە نزیکی 500 کەسێک فۆرمی پڕکرێتەوە بۆ ئۆنلاین لەگەڵمە بەدەر لەو توێژینەوە زانستیانە بەڵێ کاریگەری داناوە پەرلەمان بڕیاری دەرکردووە بە پێی کە پێویست نەکە ڕەنگە لێرە وردەکاری بڕیار و شتەکە بۆی نەچینەوە مناقەشە و دوجار سەرقاڵبین بە بڕیارێکەوە بڕیاری دەرکردووە کە ئێستا گەر بینەر گوێبیستی ئێمە بە ڕەنگە بیری بکەوێتەوە چ بڕیارێک بووە پەشیمان بۆتەوە کە من سەرۆکی پەرلەمان خولی پێشوم وەرگرتووە بڕیاریان دەرکردووە بەبێ یەک کەس بێتە سەر شەقام هەر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان بڕیارەکان پێگۆڕیون ئەمە بۆ حیزبەکانیش ڕاستە ئەمە بۆ دەسەڵاتیش ڕاستە خۆشت بێ ئاگامە کە تۆش لەناو دۆخەکەی ئەزانی کە کاریگەری سۆشیال میدیا بە شێوەیەکە ئێستا دەسەڵاتکارم ڕێی خۆم ئێستا دەسەڵات گوێیەکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە چایەکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە پێشەوەی کەوابیێ بڕیارە دەرکام شتێک خاتە ناو ساحەکەەوە ئیمتیساسی دەنگەکەکە بزانێ ئیجابیات و سلبیاتی چۆنە بزانە هەزم ئەکرێ هەزم ناکرێت کە ئەمە بۆ حیزبێکی بچووک و بۆ دەسەڵاتیش لە ئاستە باڵاکە ئەمە ڕاستە چونکە سۆشیال میدیا
ئەمڕۆ وەکوتم لە سەرەتا لەوە تێپەڕیوە بزانین کاریگەری هەیە کاریگەری نیە نەخێر ئێسمە لە قۆناغێکین باز لەو کاریگەرە زەبەلاحەکەین کە دایناوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ شۆڕشی ئەپلیکیشنەکان کە سیفەتێکی سەرەکی سوۆسیال میدیا و میدیای نوێ دێتە ئاراوە کاریگەی لە ئەپلیکیشنەکەی پێشتر زۆرترە نە کاریگەری هەیە کرێ بڵین بڕیارەکان لەوێەوە زۆر جار حیزب هەبووە کە وتەبێژەکەی وەرگرتووە حیزبی فەیسبووکیش نییە چونکە من نەوەی نوێم وەرگرتووە طبیعیە وتەبێژەکانەوە شانازیەکەن حیزبی فەیسبووک بین بەڵام حیزبی دیکەم وەرگرتووە حیزبێکی لەناو کەوانێکە تەقلیدیە ئەسڵەن شانازی ناکە بۆی بە حیزبی فەیسبووک ناوی دەرکرد بێ بەس ئیعتراف بۆکە دان بەوانەیە کە ئەمڕۆ زۆرێک لە بڕیارە حساسەکانی حیزبەکان لەنێو تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سەرچاوی گرتووە بە شێوەی ئۆنلاین لە ڕێی گروپ چاتەکان خۆیان بڕیاریان داوە باشە ئەزانی بۆ دەڵی بڕیاریان داوە باشە قسەکە تاوکە بۆی من زانی بۆ چونکە ئەمڕۆ ئێمە دەرەنجامی توێژینەکان دێ گریمانەمان بۆ دەرکەوتووە جاران یانوت بۆ نمونە ڕەنگە سنتەری شارەکان زۆرتر چالاک بوو بێ بۆ چالاکی سیاسی بۆ تۆ بەردەکی سەراتە بووە وانە چالاک بووە شوێنێکی گەرم بووە بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبوک ئەوەی تێپەڕاند کەسێک لە لادێکی دوورە دەست لادێکە حەوت ماڵە دە ماڵە بڕوا بکە گەنجێکی لەیە کە من نمونەی واقعیە ڕەنگە لە من تۆ کاریگەرتر بێ کە من تۆ لە سنتەری شارەکە ئەژین بۆ لە سای ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کەوا گەشتووە بەدەستی ئەویش لە ڕێی نووسین و کۆمنت لە ڕێی ئەفە نووسین و کۆمنت و لایکەکانیەوە وەکو من تۆ کاریگەری داناوە ڕەنگە ئەو کەسەش کە کاریگەری لە سەردانرابێ ئەو دەسەڵاتدارە نەزانێ ئەم گەنجە لەکوێ ڕەنگە وا بزانێت لە سنتەری شارەکەیە باشە کاک ڕەزوان دەمان بینی لە سەردەمی حکومڕانی ترامپە ینی ئەژ هەموو بڕیارەکانی لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە بوو ینی بڕیارەکانی ترامپ تویتێک بوو بە تویتێک بەهای ئابووری ینی ئابووری وڵاتێکی دارمان ئابووری وڵاتێکی بەرز دەکردەوە وەکو لە فیلمێکی ئێرانی هەیە برایانی لەیلا ینی لە ماوەی چەند ساعتێکان نرخی تمان زۆر دابەزێ و بەرز دەبێتەوە دەڵێن ترامپ تویتی کردووە دەڵێن تویتی کردووە خۆ بۆمبی نەتەقاندووە ڕواکە تویتەکەی لە کەشتەکەی ئیبراهیم لینکۆڵن کاریگەرتر بوو کە نزیکە بووە لە ئێران یانەوە لە ئێرانە هاتووە هەرچەنە لینە ئەیە بەڵام ئەو تویتەرەوە کاریگەرتر بوو هەفتەی پێشوو لە بەر گەرم و گوڕی و تەشەنەسەندنی خۆپیشاندانەکانی فەڕەنسا سەرۆکی فەڕەنسا ماکرۆن بیرمان لەو تۆڕە کۆمەڵایەتیەکان داخین هەرچەند لە ناوکەوانێک ئەوە داناخرێت ئەگەر تۆڕێکی کۆمەڵایەتی ئەپلیکیشنێک داخی ئەپلیکیشنێکی دیکە دروسە بێتەوە ئەتەرنێت داخی لە ناخۆ لە دەرەوە نێت دێەوە نمونەی نموزەجی ئێرانت هێنایەوە ئەو مۆزوعێکی دیکەیە کە تۆڕە کۆمەڵە هەرچەند هەر پەیوەندی بەخۆی بابەتەکەشمانەوە هەیە کۆنتترۆل نەکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان سۆشیال میدیا ڕاستەوخۆ بە ئاسانی لەلایەن دەسەڵاتەوە یەکێکی دیکە لە هۆکارانە کە کاریگەی تۆڕە کۆمەڵایەتەکانی زۆرتر کردووە تۆ چی داخی ینی چی داخی من و کاگڕانکۆ بێدەنکە لێرە دایخە بەڵام دوو کەسی دیکە هەیە لە دەرەوە لە فەزایەکی جیاوازسەرا کاریگەریەکە دابنێ وانە ئێران کاریگەری نەبوو لە فەرەنسا ڕەنگار کاریگەری نەبێ سانسۆرکردن داخستنەکەی بزەبت چونکە تۆ وڵاتێکە و ئەوروپا و لانگەی دیموکراتی و کۆمەڵگەیەکی لایک و دیموکرات خوازوو و ئیلاخیریهی قسەکە لەسەر کاریگەری لەسەر بڕیاری سیاسی لەسەر ژیانی سیاسی و لەسەر لایەنە کۆمەڵایەتەکە هەرچەنە بەشی لایەنە کۆمەڵایەتیەکەەوە بۆ توێژەرە بە ڕێزە کۆمەڵناسەکانە ئێمە زۆتر لەسەر لایەنە سیاسیەکە بڕیارە سیاسیەکان ڕفتاری سیاسی جەختەکەینەوە کاکە ڕانکۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە جارێک تەنشیئەی سەقافی گۆڕیوە تێڕوانینی سەقافی گۆڕیوە بۆ هەموو حیزبەکان چونکە تۆ دوجار کە ئەڕێی سیاسی بێ بە حیزبەکان و سەرچاوەگرێت پێ دوانیە نەهجێکی پۆپۆلیسی زاڵ بووە لە نێو کۆمەڵگەیە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی بەسەدان کەسە بینین خۆمان ڕۆژانە شتێک دەنووسن دەزانین لە حیاتی واقعی خۆیانە ینی بڕوایان بەمە نییە بەڵام بۆ خەڵک بۆ شەقامەمانووسن بۆ فەیسبووکەمانووسن فعلا هەرچەنە ئەوە منەبیتەوە بۆ لایەنە کۆمەڵایەتیەکە کاریگەری کۆمەڵایەتی چونکە هەرچەندە ئێمە توێژینەوە کە باز لە کاریگەری لەسەر ڕفتاریشکە بەڵام بۆ سیاسەکانی ژەمەڵە کۆمەڵایەتێکی سیاسەکان هەر ژیانیان دیماگۆجیەتە هەر تەواوی زۆربەی زۆری سیاسەکان لە تەواوی جیهان دیماگۆژیەتە یعنی شتێکەڵێت و شتێکی دیکە خۆڵکردنە چاوە اینجاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگە هەر بەگشتی بۆ تەواوی کۆمەلگاوا بێەوە بۆ ئەوان دوو جار وایە ینی بڕواکە کاکە ڕانکۆم بەرپرسەیە هەر کەسی یەکەمی حیزبە لەم وڵاتە فەیسبووکی فێکی داناوە
ئاگای لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەتی چاپێکوتی لەگەڵەکەی جۆرێ خۆی نوێنێکە ئاگای لە وەزعەکە نییە و جۆرێک تەسەڕوفەکە کە ئەم زۆردا نابەزێ بەوە مستەوایەکە بابەت بنووسی ئەوانە بەڵام فەیسبوکێکی من تەسەورم نەکردە تاوەکو چوومە خزمەتی ببینیم ینی تۆ تەسەورکە ئەوەی پرسیارەی جەنابێت هەمووی بەرەو ئەوە ئەڕوا تۆ جارانە دوو دەم حیزبە سەرۆکی حیزبەکەی هەندێک ئەندامە باڵاکانی زۆر ناکەونەژە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەر بە شێوەیەکی ڕاقی ماونەتەوە وەکو چۆن لە ناو میدیای نوێ هەندێک کەناڵی وەکو کورسات و کەناڵە ڕسمیەکان ڕاقین ماونەتەوە لە ناو دنیای سیاسەکەشە تو ئەم حیزبە ئەم شخصە ماوەتەوە بەڵام ئەوانیشە سەرقاڵن مەجبورە ئەگەر لە ڕێی بە ناوی خۆشیەوە لە ڕێی فەیسبوکێکەوە لە ڕێی ناوی کچەکەیەوە کوڕەکەیەوە ئاگای لە دۆخەکە بێ بزانێت چییە گوزارێ بۆی حسابی بۆ بکە حسابی بۆ نەکە حسابی بۆکەن باشە کاک ڕزوان لەم ڕۆژانەی ڕابردووە لەگەڵ دووسێ مامۆستای میدیانی گفتوگوی ئەومانە کرد ئەن باشە خۆ لە ساڵانی ڕابردووە جاری وا بە ڕۆژنامەیەکی تەقلیدی کە کەیسێکی گەندەڵی بڵاو بکردایەتەوە گەربڕەکەی زۆر کەمیش وایە کاریگەریە بوو کاریگەریەکی زۆری هەبوو داواکاری گشتیاتە سەر تێگەشتم کەیسەکە بەدوایە چون ئێستا گەورەترین تەمەەن میدیای تەقلیدی و میدیای نوێ جیاوازیان زۆر زۆرە بە ئیجابیات و بە سلبیاتیەوە بە ئەرێنی و نەرێنی یەکێ لە جیاوازیە خراپەکان لە نێوانیانە جیاوازیە نەرێنیەکان کە لە بەر لە دژی میدیای نوێ بریتە لەوەی کەوام لە ناو میدیای نوێیە کە سەرچاوەکەشی ئەو هەموو پەیجێ بە فەیسبوکە فەیکەکەی کابراشەوە ڕۆژانە معلومات ئەوترێت ڕۆژانە زانیاری خرێتە بازارەوە تۆ نازانی کامیان ڕاست و دروستە بۆ چونکە فلتەرێک نییە لێ پێچینەوەیەک نییە جاران کەناڵێکی ڕسمیتە بوو ڕۆژنامێکی ڕسمیتە بوو بارەگایەک بوو شوێنێک بوو مۆڵەتێک هەبوو مقابلی کاکستران عەبدوڵایکە بوو لەو کەسانی کە مقابلەم کرد بزا لەسەر ئەمە قسەی کرد تۆ جاران کوردستانی نوێ کاکڕانکۆ شتێکی تیا بڵاوە کردەوە وانە ئەبوو لێ پێچینەوە ئەکرا شکاتێکەکرا قسێکی جددیە کراتایە ستران عەبدوڵا ڕوبەڕووی لانی گەم ئیجراتێکی جددیە کرایە وەگە لە ناو حیزبەکەشی بواە چونکە عیبە بوو بۆ ڕۆژنامەکە ئێستا ئەو هەموو پەیجە کێ ڕوبەڕوویان ببێتەوە دەسەڵاتیش ناتوانێت کۆنتترۆلی بکە ئۆکەی ئەبێ هەبێت ئەبێ ئازادی بەرقرار بێ بەڵام دوجارە بێ ئێمە ئەگەر بەشێکی زانستی قسە بکەین زۆرێک لە پەیجەکان و بە تایبەتی بێدایک و باوکەکان ئەمەیان دروست کردووە کەوام زۆرێک لە زانیاریەکان خەڵک باوەڕیان پێنەکات هەندێک کات قسەیەکەی کە دەوتری یەک ڕۆژنامەی تەقلیدی کاریگەری سەدان پەیجی ئێستەی هەیە وەکو زانیاری دروست وەکو داتای دروست چونکە زۆر جار هین دروستەکە فەوزا دروستەکەن ئیزعاج دەکەن پێدوانیان فەوزایەکی دروست کراوە بۆی پەیامە کاریگەریەکان پەیامە جددیەکان ڕاستەقینەکان ون بێت بامیش پرسیارێکی لە پرسیارە لە تۆ بکەم چونکە ڕێکەوتنەکەمان وابوو کی ئەوە دروستەکە بە ڕای جەنابەت جەنابیش پیاکی میدیاکاری و لە ناو تۆڕە کۆمەڵایەتی ئەوی لە خازانجێتی ئۆکەی هەندێک کات دەسەڵات ئەمە ئەکات هەندێک کاتیش هەر لە دەرەوەی دەسەڵاتە دەنگێکی ناڕازیە ئەمە دروستەکە دوجار قسەکەی تۆیە تۆ سیاسیانە جوابەیایەوە فعلەن کێ لە بەرژەوەندی خۆی بێ فەوزاکە زۆرتە قەرەباڵخەکە جا دروستکردنی پێیج ئاسانە دە گەنج بێنەوە دە پێیج دروستکە ئەمڕۆ ڕیکلام بکە بۆ ئەمە فەوزایە دروستکە لە دژی ئەو پەرداخی دیکە ئاوای لێ هاتووە دەسەڵاتیش لێزانە ئەمڕۆ مەناعی پێیاکردو لە بەرامبەر ئەوە فەوزا دروستەکەی دووجار فەوزات بۆ دروستەکە شەو ڕۆژە سەرقاڵتەکە بە سەرسفرکردنی گەنجێکەوە طبیعیە ئیتی لێرە ئیتیکی ڕۆژنامەوان ئیونە بێ مزداقیت وونە بێ ڕازگۆیی لە ناو کاری میدیایی یاونە بێ بوێری ونە بێ بوێری چییە؟ من نازانم تۆکی دەمام پێکرد پێوە لە پشتی پەیجەکەەوە لە پشتی قسەکەی حتا دەکات دیاریت بەس ئازانم نزیکی لە کەسێکی کاریگەرەوە کەسێکی بەدەسەڵاتەوە من ناتوانم دەست بۆ بەرم باشە کاگڕزوان بووم بورە تۆ حەزەکەم یەکشت بڵێم نەوەکو لە ئاخیرا بیرم بچێم زۆر جار لەناو بەرنامەکانە سەقاڵین هەندێک وەڵامە من ئەمەم بیرە چێ میدیای نوێ بە تەواوی نوقسانیەکان و لە میدیای تەقلیدی باشترە بۆ بەرقەراربوونی ئازادی بە تەواوی نوقسانێک ئەمە تەتەوری حیاتە ئەمە هەر ئەبێ وابێ هەر بێ میدیای تەقلیدی بەجێ بێڵین و بێنە ناو میدیای نوێەوە بەڵام قسە لەسەر ڕێککەوتنە لەگەڵ ئەو میدیایە ئێمە چۆن تەسەڕفی لەگەڵا بکەین چۆن مامەڵی لەگەڵا بکەین تازە هاتووە تەواو ئۆکەی زۆرمان وت خێرا هات و ئامادە نەبووین و حازر نەبووین و هات نێتی ژەر بەو شێوەی هات سەتەلایتیش بەو شێوەی هات تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەو شێوە دوێنە پێر ئەپلیکیشنێکی دیکە مێتا ڕایگەیاندووە هەفتەیەکی دواتر مانگی دواتر ئەپلیکیشنێکی دیکە دروستە بێ بۆیە ئەبێ ئێمە بزانین کاریگەریەکە تێپەڕیوە کاریگەریەکە بە شێوەیەکە ستراکچەری حیزبی گۆڕیوە یعنی حیزب هەبووە بە شێوەیەک فەیسبوک کاریگەری لەسەری داناوە قەنەعەتی بە هەندێک لە شتەکانی خۆی نەماوە وایە یاخودنا ڕاستە
باشە دیارەکە جیهانیە ئەوەی کە تۆ بۆ باری دکتۆراکەت کارت لەسەر کردەوە بەڵە تۆ نمونەی ترامپت هێناویتر ترامپ ئەگەر جەمسەرگیریەکە باشە ئەفۆن ئەگەر باسی تاک جەمسەریکەن کە زلهێزی جیهان من کاریگەریەکە ناڵم مەبەستم لەوە بوو ئەو بابەتە فەوزایی کە دروست کراوە لە جیهانە ینی ئەو گەرنایی بە پوچگەرایی بەرین ئەو پوچگەرایی کە کاری تیاکرێت لە سوۆسیال میدیایە دیارەکە دیارێکی جیهانیە بەڵێ ئەم شۆ لەگەڵ بەڕێزی قسەم کرد ئەوستازێکی دیارە بەڕاستی حەزم کرد بۆ مەشروعەکەمان لە دامەزرای میدیای مۆجۆ کورد مقابلەیکەین قەناعەتی پێنام کە سوودی نییە بکە بەڕاستی بۆ من ناخۆش بوو کە من وەکو لەو شرکە ساتاوکو میدیاکارێکە چمە پێشەوە منی لێ تێکچوو لەگەڵ ئەوانی دیکە ناقینێ تۆی لێ تێکچووە لەگەڵ منە نایەوێت ئەڵێ پوچگەراییە ئەمە چی بڵێم بۆ کێ ئەچێتە کوێ کە ئەمە بەڕاستی کارە ساتە جاران ئەو کەسە ڕەنگە بۆ ڕۆژنامەیەکی طبیعی قسەی بکردا ئێستا مەشروعێکی ڕسمیم مۆڵەت پێدراوم هیچ کێشەیەکم نییە لە شاری سلێمانی شوێن هەموو شتێکمانەیە بەڵام ئەو کەسە کە من ئەمێ قسەمەوە کە ئامادەنیە قسە بکە چونکە منی لێ تێکچوو لەگەڵەوانی دیکە ئەزانێ پوچگەراییە ئەیوت من ئەمێ بنووسم لێم گەڕان قسە چییە هەموو کەس قسەکە قسە هەموو کەس توانێت قسە بکە بۆیە ئەمە وای کردووە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە ناو میدیای نوێیە کە لەسەر ئەمەش ڕێکەوتین سەرەتان باسی ئەمە بکەین تۆ نازانی کامە عاقڵە و کامە احتراما بعقڵە ینی لە ڕووی سەقافیەوە کامە کەسە بلیمەتەکەیە کامە کەسە ڕۆشنبیرەکەیە بڕواکە کەسی وایە قسەی واوات گەورەت بووەکە ینی هەندێکات بلیمەتەکە ناتوانێت ئەو قسانە بکە ئەمە بۆ ئاستە کۆمەڵایەتێکەش ڕاستە بۆ بابەتە دینیەکەش ڕاستە هەندێک کەس لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان خۆی کردەوە بە بانکخواست بڕواکە بانکخوازە حەقیقیە دیندارە جدیەکەشی عیبدار کردووە بۆ لایەنە کۆمەڵایەتەکەش ئەمە ڕاستە باشە کە لایک و ڤیو بوو بە پێوەەر پێوەرێکی حەقیقیە بۆ ئەوە فەیکەکەیە ئەوە فەیکەکەیە فەیک نووزمان هەیە لە هەواڵە فەیکیشت هەیە لە بابەتی لایک و کۆمنتە هەندێکات ئەو برانی پاڵیانە ئەم لایک و کۆمنتەکەن تۆ زانیوە ئەو لایک و کۆمنت و دڵ و شتە فەیکەکەی دروست کردو ئەو وای کردووە کابراکە ئیبینێ ئاوا هینێکی بۆ دروستەکە یەکێک لە سیفەتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسێکی هینت بۆ دروستەکە کەسێکی مەجازیت بۆ دروستەکە لە فەزایەکی مەجازیە کەسێکت بۆ دروستەکە لە تراویلکە ئەژی لە خەیاڵە ئەژی ئەها ئەوەی کە هەر ئەڕواو پێی ناگا هەر ڕواو پێی ناگا کەسێک دروستەکە خۆی لێبێ بە بەتەڵ بەڵام دوجار پوچە وانە هیچی نەخێوان نییە هەر بەجددی ناتوانە ڕوبەڕی بچووکتنی تەحەدا ببێتەوە کە ئەمە وەکوتم لەلایەنە کۆمەڵایەتەکە شەوایە قسەی واوات بۆ کاکە ئەبێ ئێمە وابین و وا پەروەردەی منداڵەکانمان بکەین و وا مامەڵە لەگەڵ خێزانەکانمان نابکەین و بڕواکە خۆی لە مەزەقاژی خۆی لە ئەو پڕی کێشەی کۆمەڵایەتی ئاژی خۆی کێشەی کچەکەی کێشەی کوڕەکەی هەیە ئەمە نەیتوانێت خۆی حەلکات دێت خەڵکی دیکە حەلەکات ئەمە فەیکەکەیە ئەوەی تێبینیم بکەین لە ساڵانەی دواییە ینی زەوقی هوەریمان شێواوە زەوقی خوێندنەوەزە ینی حەز ناکەی سوۆسیال میدیا کاریگەری لەسەر کۆمەلگا بووە باراستەی نەک بەرەو پێشچوون بەرەو ڕاقیێشنەوە ینی باراستەی دواکەوتنی کۆمەلگا لە ڕۆی کللتوریەوە سەقافیەوە سە گەرم بوو تۆ ئاخر پرسیە زای چۆن کاکە ڕانکۆ ئێمە قسەی زانستیەکەی نەک بە تەشەنج و ئەوانەوە ئەوەی کە پێی گەشتی کێ ئەمە بکە یەکێ لە تەوسیاتەکانی ئێمە ئەوەیە یانی تۆ هاوڕای لەوە ئەبێت دەسەڵات هەستێ بەمە بەڵێ هەموو تێک چووە بەسەریەکە بەڵام دەسەڵاتیش هەندێکات ئەوەی کە جەنابە دوتت هەندێک شتەکە لە بەرژەوەندی خۆیەتی یعنی ئەو نایەت بۆ نمونە ئەو فەزا مەجازیە کە تێک چووە جوانی بکاتەوە ڕەنگە هەندێک کات بەدە لە هەندێک کەسایەتی دڵسۆز کارکتەری دڵسۆز دەناو مؤسسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لەوە بەڵام لە وێنە گشتیەکە دێ زۆرتر تێکیەدا ئاڵۆزی ئەکا تۆ لە بواری هوەریەوە ئەتوانی چارەسەری بکەیت لە بواری سیاسیەوە ئەتوانی چونکە ئەمە شەریحەیە ئەبێ هەر کەرتە و بەجیا چاکی بکەیت هەمووی بە شوێکی گشتی چاک ناکرێت بۆیە فعلەن هەمووی تێکەڵ و پێکەڵ وا پێکەڵ پرژاوە بە سەریەکە کە ئەبێ هەریەکە لە شوێنی خۆیەوە هەست بە مەسئولیەتە بکە بەڵام حیزب لە دژی حیزب پێیج دروستەکە شخص دژی شخص بڕواکە کاکە ڕانگۆ ئەندام پەرلەمانە کەسێ پێیجی هەیە پێیجێکی ڕسمی و پێیجی دیکەشی هەیە چی ینی تۆ بە من بڵێ ئەندام پەرلەمانیش نەمایە سەخان نشینە تۆ تەسەورەکەی ئەمەی بۆ چییە هەر بەجددی ینی حەزەکە وەڵام من بیتەوە بزانم هەر ئەوەیە کە من و بینەریش تێگەشتوین بۆ چیەتی ینی سێ پێیجت بۆ چییە نەخۆشیە بزەبت بەجددی نەخۆشیە ئەیوێ ون نەبێت لەسەر شەقام ئەیتی لەسەر حسابی من و تۆ لەسەر حسابی جوانیەکان لەسەر حسابی زانیاریەکان لەسەر حسابی میدیای ڕاست و دروست لەسەر حسابی ئەندام پەرلەمانە حەقیقی و ڕاستەکە ئەو یەکێکە لە نمونونەکان دەیان نمونەی دیکە سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونت
وەک خۆتی گەرم ببووی بەڵام من کاتەکەمان بە خێرای تێپەڕی سپاس با ئامادەبوونن کاک ڕەزوان دەستخۆشی لێکین بە هیوای بە زووی دکتۆراکەشە تەواو بکەی و پرۆفسەری یاریدەدەری و پرۆفسەری بەدوایە بێ بێگومان بارێکی زۆر گرنگە ئەم بوارە ئەمە میدیای سیاسی چونکە ئێمە هەر علمی سیاسی و هەم بابەتەکەش میدیای سیاسی ڕاستە بۆیە زۆرتە بەرەو لایەنە سیاسیەکەم خۆشحاڵ بن بە خێراتی سەر چاو